دەچینە تەوەری یەکەمی بەرنامەکە بێگومان دوێنێ بینیمان دوای ئەوەی کە هەوڵدرا کۆبنەوەی ئەنجومەنی نوێنەران ئەنجام بدرێەوە نیسابی یاسایی تەواو بکرێت لە هەڵبژاردننی بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار ئەم بابەتە نەگەیشتە ئامانج دواتر کۆبوونەوەکە دواخرا بۆ ڕۆژی چوارشەمە. بەشێک لەلایەنە سیاسیەکان داوا دەکەن دوای ئەم هەنگاوە ئیتر چیتر دەست بکرێ بە گفتوگۆ دانوستانی تەواوەتی و ڕاستەوخۆ لە نێوان لایەنەکانە بۆی بگەنە دەرەنجامێک بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق و هەروەها هەڵبژاردننی سەرۆکۆمارێکی نوێ بۆ عێراق. ئێمە ئەمانەیە باز لە ئەوەی کە دوێنێ گوزەرا چی بوو و ئەو پێشهاتانەش چییە کە لە دوای ئەمەوە یاخودە و لێککەوتانە چیە کە لە دوای ئەنجامدانی کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆکۆمار لی دەکەوێتەوە لە بەغدادەوە ڕاستەوخۆ میوانداری بەڕێز مەحموود خۆش ناو دەکەین کە شارەزایە لە کاروباری عێراق بە سوپاسەوە ئەمڕۆ لەگەڵمانە دەبێت لەم تەوەری بەرنمەکەیە. کاک مەحموود سڵاو لێبێت و بەیانیت باش. سەرەتا ئەمەیە بزانم بۆ چوونی تۆ بزانم و بزانم ئایا لە دوای ئەوەی کە دوێنێ ڕوویدا و کۆبنەوەی پەرلەمانی عێراق ئەنجام نەدرا و نیسابی یاسایی نەبوو بۆ ئەوەی کە کۆبوونەوەکە بە تەواوەتی ئەنجام بدرێ دوای ئەم هەنگاوە ئەتوانین بڵین لە بەردەم کۆمەڵێک ئەگەری نوێیان لە عێراقا یعنی ئیتر ئەو قۆناغە کۆتایی هات و قۆناغێکی نوێ دەستی پێکردووە. بەیانیت باش و بەیانی بینەرانی کورساتیش باش. پرۆسی سیاسی لە عێراق لە ساڵی 2019ەوە بەرەو گۆڕانکارێکی تەواوە دەڕوە. خۆمان دەزانین ئەو خۆ پێشانانەی کە لە عێراق ڕوویاندا لە دەرئەنجامی زۆر فاکتەر بوون کە کاریگەریان لەسەر شەقامی عێراقی دروست کرد جیالەوە کە هێز و لایەنە سیاسەکان ناکۆچەکانیان گەیشتە و ئاراستە کە بێن بەشبەشێن لە ناو خۆپێشانانەکانی عێراق دەست بۆ ئەو بەشبەشێنە ببن بەشێکیان بەشدار بوون لە خۆپێشانانەکان لە ژێر چەتری ناوی جوڵانەوەی شەقام یان بەرەنگاربوونەوەی دەسەڵات بەرەنگاربوونەوەی حکوومەت گۆڕانکاری لە ئایندەی عێراق هەموو ئەوانەوای لەوە کرد کە پرۆسی سیاسی لە عێراق زۆر ئاڵۆزبی و هەمووشیان ئەو هێزولانە سیاسیە بە تایبەتی هێزولانە سیاسی شیعەکان درچیان بەوە دەکرد کە لە خودی خۆیان بەشێک لە خۆیان لە ئەنجامی ناکۆچەکانیان بەشدار بوونەوە. بیرمان نەچی لە هەمان کاتیش ینی فاکتەری دەرەچی کاریگەری ڕاستە و خۆی هەیە ئێستا دووسێ ڕێزبوون هەیە کە کاریگەران لە عێراقەیە ڕێزبوونەچیان بەرەو کەنداوە ڕێزبوونەچیان بەرەو کۆماری ئیسلامی ئێرانە ئەوانەی کەنداوش دوو بەشن بەشێکیان لەگەڵ تورکیان بەشێکیان بەجیا کار لە عێراق دەکەن دوور لەوە باز لەوە دەکرێت کە لە ڕۆژ ئاواشەوە لە ئەوروپاشەوە ینی دەستێوەردان هەیە لە کاروباری عێراق ئەوە هەمومان ئەو حاڵەتە دەزانین بەڵام دوجار ینی ناکۆچەکان درێژەی خیان تا بەرەو هەڵبژاردننی پێشوەختە ڕۆیشتین لە هەڵبژاردننی پێشوەختە دەرەنجامی هەڵبژاردن بۆ مای ناکۆچی لایەنە سیاسەکان بەهۆی ئەوەی کە باز لەوە کرا و پێم وایە بەشێک لە لایەنەکان بەڵگەکانیشیان پێشکەشی بە دادگای فیدرالی کرد کە دەستکاری کرایە و ئەو ئەنجامەی هەڵبژاردن چ ئەنجامی بەرایبی چ ئەنجامی کۆتاییبی مای ناکۆچی لایەنەکان بوو بەڵام دوجار بۆ ئەوەی پرۆسی سیاسی بەردەوامبی ڕازی بوون بۆ ئەنجامە لە دوای بڕیاری دادگای فیدرالی. گەیشتن بە هەڵبژاردننی سەرۆکۆمار ڕاستی قۆناغی یەکەم کە بەر لە هەڵبژاردننی سەرۆکۆمار کە هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دوو جێگرەکەیان بەرەو ئەو ئاراستەی ڕۆیشتن دەمێ باسی خاڵێک بکەم کە پەیوەندی بە کوردەوەشە هەیە بە کوردیشەوە هەیە. ڕاستەکەی کورد بە تایبەتی یەکێتی و پارتی لە گفتوگۆیەکی بەردەوامدا بوون بۆ ئەوەی بگەن بە یەک هەڵوێست لە بەغدا و بەرنامەی کاری هاوبەشیان هەبی کە بێن بۆ بەغدا و گفتوگۆی لەگەڵ بکەن لەگەلایەنە سیاسیەکانی تر بەڵام وا دەرکەوت کە پارتی دیموکراتی کوردستان بەجیا لە هەمان ئەو کاتەی کە لەگەڵ یەکێتی لە گفتوگۆدا بوو بەجیا لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان بە تایبەتی تەقەدم لەگەڵ ڕوتی سەدر بۆ ئەوە دابوون کە شێوەی داڕشتنی سێسەرۆکاتەکە لە عێراق ینی بەو ئارەسەدا بڕن چۆن دای بڕێژن چۆن ڕێککەون لەسەر ئایندەی عێراق ینی بەدەر لە یەکێتی بەدەر لە چوارچەوەی هەماهەنگی بەدەر لە هێزەکانی تر کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ بزوتنەوەکانی تری سیاسی کە لە ناوەڕاست و خواردی و عێراقشەوە هەن. ئەتوانین ئەم خاڵی جەناب کە باسیەکەی لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بەجیا لەگەڵ لایەنەکانی ترە لەگەڵ سەدرەکان و لەگەڵ سونەکان ناکۆبێتەوە ئەتوانی بڵێ نەمە دەستپێکی خاڵی ناکۆچی نێوان لایەنەکانە بە تایبەتی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان چونکە لایەنێک چیتر ئیتر چووە بەرێکی ترەوە.
خۆی بەڕاستی ئەوە ینی بەلایەن یەکێتیەوە و لایەنە سیاسەکانی تری کوردستانیشەوە جێبایەغ بوو کە کورد بە یەک کارنامە بێتە بەغدا هەر خۆشمان لە ڕابردووە بەپێی ئەو مەنهەجزیەتیانی کە هەبوون لە هەرێمی کوردستان بە تایبەتی ڕۆڵی سەرۆک مامجلال کە دائما هەمیشە ینی باسی لەوە دەکرد کە کورد دەبی یەکبەرەبی و یەکدەنگبی و بتوانانی بە کارنامەیەکی هاوبەش کە باسی یەکدەنجی کورد دەکەین بەڕاستی باسی یەکێتی و پارتی ناکەم من باسی یەکێتی پارتی کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی تەنانەت نەوەی نوێ لایەنە سیاسەکانی تر کە نوێنەتیان هەیە لە پەرلەمانی کوردستان یان نوێنەتیان لە حکوومەتی پەرلەمانی عێراق ئەگەر نوێنەتیان لە پەرلەمانی عێراقشەوە نەبێ بەڵام نوێنەتیان لە پەرلەمانی کوردستانەوە هەبێ پێویستە لە کارنامەکە بەشدار بن بەهۆی ئەوەی سیستەمێکی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان لە دەرەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە دێتە ئاراوە بۆیە پێویستە لە هەرێمی کوردستان لێک تێگەیشتن هەبی ئەو لێک تێگەشتن ڕنگ بداتەوە لە بەغدا بەڵام ئەوە ڕووی نەدا پارتی دیموکراتی کوردستان ڕێککەوت لەگەڵ تەقدم ئەم باسی ماڵی سونە ناکەم ماڵی سونە دوو بەشن تەقدم و عەزمن بەڵام ئەوان لەگەڵ تەقدم کە ڕەوتەکەی بەڕێز محەممەد حەلبوسیە ڕێککەوتن لەسەر ئەوەی کە شێوەی داڕشتنی سێسەرۆکاتیەکەی عێراق لە ئایندە لە ستاسیەوەی ئەو سێ هێزەدا بێ دوجار داوایان لە یەکێتیمانی کوردستان کرد شەوی یەکەم دانیشتنی ئەنجومەنی عێراق داوایان لە یەکێتی کرد کە بێتە ناو ئەو پرۆسەیە و بێ واژوو بکە بێ ئەوەی ئاگاداربی لە داڕشتنی بەرنمەکە بەڵام ئەوە بوو کە یەکێتی بەشداری نەکرد و پێی وا بوو نابی ببنە تەڕەف لە ناو ماڵی شیعە بە تایبەتی لە بینی چوارچەوەی هەمانجی و ڕوتی سەدر دوجار ئەوانە پێویستە بە یەک بەرە بەشدار بن ئەوەی وایە کە یەکێتی و پارتی و لایەنە سیاسە کوردەکانیش بە یەک بەرە بەشدار بن ئەوە کاریگەرە ناو ماڵی سونەش دروست کرد عەزم لە بەڕێز خەمیس خەنجەر جیابوونەوە کە ئێستا موثەنە سامەڕایی ڕابراتی هاوپەیمانەتی عەزم دەکا ئەوانەش بەجیان ڕێژیان گرنگترین دوێنێ بەشداری کۆبوونەکەی نەکرد بەڵێ گرنگترینە و خاڵانە چی بوو کەوای کرێکێتی نیشتیمانی کوردستان بەشداری ئەم جۆرە لە هاوپەیمانی نەکا ینی ئەو گرنگترینە و خاڵانە چی بوون کە وای کرد بەڵام بەلایەکی ترانی گرنگترینە و خاڵانە چی بوو کەوای کرد پارتی بچێتە ناو ئەم هاوپەیمانێتیەوە ینی هەردوو لایەنەکەی بەڕێز مقتەدە سەدر داواکارێکی تازە هەیە بۆ شێوەی داڕشتنەوەی حکوومەت و پەرلەمان و سەرۆکاتی کۆمار لە عێراق ئەو پێی وایە پێویستە بەرەو زۆریە نیشتیمانی دابڕوە ئەو زۆرە نیشتیمانیان ناکۆکە لەگەڵ ینی ئەو فاکتەرانی کە لە بەردەستن لە عێراق شێوەی بڕێوەبردننی عێراق بنەما دەستوریەکان کە لەسەر ئەساسی هاوسەنجی پێکهاتە و هاوسەنجی سیاسیەوە دامەزراون یعنی مشەڕع عێراقی کە بەرەو نووسینەوەی دەستور ڕۆی لە ساڵی 2005 ئەوانە بیری لەوە کردوتەوە کە عێراق لە چەند پێکهاتە پێک هاتووە یان لایەنە سیاسی عێراقیەکان چەند ناکۆکن بۆیە عادەتەن کە دەستور دەنووسرێتەوە دەستور لەسەر بنەمای بارودۆخی وڵات دەنووسرێتەوە لەسەر ئەو بنەمایانن کە کاریگەریان لەسەر ئایندەی وڵاتەوە دەنووسرێتەوە بۆیە دەستوری عێراق واضحە کە پشت بە هاوسەنجی دەبەستێ بۆیە ئەوەی کە بەڕێز مقتەدە سەدر بۆی ڕۆی پێم وابوو پارتی دیموکراتی کوردستان دەویست سوود لەو بەرنامەی بەڕێز مقتەدا بگری سوود لە شتێکی وەربگرێ شتێکی بۆ کورد سوودی سەرۆکاتی کۆمار بگری بەڕاستی هیچ سوودی بۆ کورد نییە تەنانەت ئەوەیە کە پۆستی سەرۆک کۆمار لە یەکێتی وەرگێتەوە و لە هەمان کات ڕووی ئابوووریەوە لە ڕووی کەیسی نەوت و گازەوە تەنانەت مامەڵە لەگەڵ خودی پارتیەوە بکرێت جگە بەدەر لە لایەنە سیاسی کوردیەکانەوە یعنی ئەوە زەرور زیانێکی زۆری بۆ کورد دەبی وەکو تاکەچی کورد لە دەرەوەی یەکێتی و پارتی و یەکگرتو و کۆمەڵ و ئەوانە ئەوەی گرنگە بەلامەوە ئێمەی کورد چەند قازانج دەکەین لەو پرۆسەیە کە پارتی کوردستانی بە ئاراستەیدا ڕۆیشتووە ئەمە ئەگەر ئەو خولەی ئێستای هەڵبژاردنیش ڕوتی سەدر ژمارەی کورسەکانی زیادیان کردی بەڵام ئەی لە خولی داهاتوو چۆن دەبێت کەس نازانین لە خولی داهاتوو چۆن دەبێت بۆیە ناکرێت ئێمە ببینە تەڕەفێک لەو بارودۆخە هەموارەی کە لە ناو ماڵی شیعەدا دروستبووە بە پێچەوانەوە دەکرا ئێمە بەشێک بین لە چارەسەر و هەوڵدەین ئەو لێن وزلانە سیاسی شیعانە کۆکەینەوە و لە هەمان کاتیش وەکو کوردیش بزانین لەسەر مافە دەستوریەکانمان چۆن بێنە بەغدا کارنامەی هاوبەشی لایەنە سیاسەکانی لایەنە سیاسە کوردیەکان چۆن بی لە بەغدا و چۆن بتوانین لە قۆناغی داهاتوو مافە دەستوریەکانمان جێبەجێ بکەین جا چ مادەی ١40 چ هێزی بەرگری عێراقەکەیت پێشمەرگە پێویستە بستە ناو هێزەوە بە کردار ئەمە چۆن بتوانین ئەوانە جێبەجێ بکەین بەڕاستی ئەوانە هەمووی ڕۆی ینی ئێستا لەو پرۆسی سیاسی ئەوەی ئێستا لە ڕێ ناتوانین هیچی جێبەجێ بکەین لەبەرەوەی من خۆم گوێم لە دەیان سەرکردەی عێراقی بۆ لە پەرلەمانتاری عێراقی بۆ دەڵێ کورد بەو پەرتەوازی ئێستایان 30 ساڵە
باز لە مافە دەستوریەکانیان دەکەن باز لە ئاواتی کورد دەکەن بەڵام فەرمو ئەوە بارودۆخی کووردە لە بەغدا بۆیە ئەو دەتوانە بڵێم ئەو عینادیە سیاسیەی کە پارتی دموکراتیان پشتی بێبەستۆ بەڕاستی کارێکی هەڵەیە کورد باجەکەی دەدە لە ئایندا وەکو ئەوی لە ڕفراندۆمیش دەیان جار باسمان کرد ئێمە ڕاستە لەگەر مافی چارە خۆنووسین بووینە هەموو تاکەچی کورد بیر لەوە دەکاتەوە بەڵام هەندێک هەنگاو هەیە بەڕاستی پێویست ناکە لەگەڵ ئەو ڕێزبوونە هەرێمیاتیە یعنی ئەمە بچینە ئەو ڕێزبوونە هەرێمی کە هەیە ئەو ڕێزبوونە زەرور زیان بەمە دەگەینی پێویستە خۆمان لێ بە دوور بگرین. باش کاک محموو بێگومان ئەم هەنگاوە بۆ داهاتوو ئەوەی کە چاودێرانی سیاسی و بەڕێستانی ژەکێکن لەوانی کە چاودێری دۆخی عێراقەکەن ئاماژەیەکی تا ڕادێک مەترسیداری تیا بۆ داهاتووی بە تایبەتی پەیوەندەکانی هەرێمی کوردستان و پەیوەندەکانی حکوومەتی عێراقی یعنی لێکەوتەکانی ئەم جۆرە لە هەنگاونان بۆ ئەوەی کە تۆ بچیتە بەرەیەکەوە و بە دش بە بەرەیەکی تری لایەنێکی شیعیبی لە داهاتووە لێکەوتەکانی چی ئەبێت چونکە دوجار خۆ لەوانەیە لە داهاتووە جۆرێک لە تەفاهم لە نێوان لایەنە شیعەکانە دروست بێ ئەو کاتە کورد چی بکایانی ڕاستەکەی کورد ئەمە هەموو جارێ باز لەوە دەکەین کە پێویستە ینی هاوسەنجی خۆی لە ناو عێراق بپارێزی پێویستە چکە قوارەیەکی دەستوری هەیە قوارەیەکی سیاسی هەیە ئەو قوارەیە جیاوازە لە پارێزگەکانی تری عێراقەوە لەوەی ئەو لایەنە سیاسی عێراقانە کە شێوەی مامەڵەکردنیان لەگەڵ پرۆسی سیاسی عێراق لەوەیە هەرێمی کوردستان زۆر جیاوازبی لەوانەوە بە حکمی ئەوەی کە وەکەوەی باسم کرد قوارەیەکی سیاسی و دەستوری هەیە دەتوانرێت لەوێەوە شێوەی مامەڵەکردن لەگەڵ عێراقدا بگۆڕدەی بە تایبەتی دەستوری عێراق مافێکی زۆری بە هەرێمی کوردستان داوە بیرمان نەچی تەحەدیەکی گەورە هەیە لە بەردەم پرۆسی سیاسی ئەویش هەموارکردنەوەی دەستورە بۆیە ئێمە چۆن دەتوانین دەستور هەموارکەینەوە لە مادەی 142 دەستوریش کە باز لەوە دەکات دوو لە سێ پارێزگایان زیاتر ئەگەر هەموارەکە ڕەتکەنەوە خۆی لە خۆی ئەوەش ینی بابەتێکی ترسناکترە لە ئایندەی عێراقەوە بۆیە ئێمەی کورد دەبی زۆر وریابین بەڵام بەداخەوە ینی ئێستا ئەو ڕێزبوونەی کە ئەمن ڕووم لە پارتیە کە پێویستە ینی لەوە بکشێتەوە لەو ڕێزبوونە چکە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبی و کاریگەری نێگەتیفی دەبی بە تایبەت لە ئێستا لە پرۆسەی نەوت ینی عێراقیەکان دوجار لەناو ئەنجومەنی نوێنەری عێراق ڕێگە بەوە نادەن ینی ئێمە لە تەنەت لە یاسای بورجا ینی کێشە و گرفتی زۆرمان بۆ دروست دەبی بەڕاستەکەی ئەوە جگە لەوەی ئێمە لەو هاوکێشە هەرێمەی کە هەیە یعنی ئەمە پێویستمان بەوە نیە بچین ناو هاوکێشەیە بە تایبەتی لە نێوان کەندا و بەشێکی کەندا و کۆماری ئیسلامی ئێران و کۆماری ئیسلامی ئێران و تورکیا و لە نێوان سعودیا و تورکیا بەڕاستی پێویستمان بەوە نیە زیاتر لەوەی پێویستمان بەوەیە ئێمە سوود لەو پەیوەندیانەمان وەربگرین لەگە تورکیا لەگەر کۆماری ئیسلامی لەگە وڵاتانی کەندا و بە هەردوو ڕەوتە جیاوازەکەی کە ئیمارات و سعودیا لە دیوەکن قەتەر لە دیوەکی ترە ینی شانشینی ئۆردن ینی بەڕاستی ئەمە پەیوەندی مێژوویەکانی گەلی کورد لەگەڵ ئەو وڵاتانە پێویستە لە قازانجی کوردەوە بەکاربێت نەک بە ئەوەی کە ئەمە بچین ببینە بەشێک لەو ڕێزبوونە باشە ئەمە باسی کوردمان کرد لە پرۆسی سیاسی عێراقەوەی ئێستا و ئەوەشی کە ئەگەرە بۆ داهاتوو و هەروەها ئەوەشی کە مەترسیە لەسەر دۆسیی کورد بۆ داهاتوی عێراق ئەوەی کە پەیوەستە بە خودی سەدرەکان خۆیانەوە کە کورسیەکی زۆریان لە پەرلەمانی عێراق بەدەستێنەوە بەڵام ناتوانن زۆری نەدروستکەن ئێستا سەدر لە بەردەم دوڕیانێکان نییە بۆی کە یعنی ئایا کامیان هەڵبژێرێ بچێتەوە ناو ماڵی شیعە و لەگەڵ ئەوانە ڕێبکە یاخود بەردەوام بێت لەسەر ئەم عینادیەی کە ئەیکا و دوجار لەوانەیە بەرەو ئۆپۆزیسیۆن بوونی بەرێ چکە دوجار لەوانەیە ماڵی شیعی هەر ڕازی نەبن بە داخوازیەکانی سەدر و سەدریش نەیە بچێتە ناو ئێوە بەڵام لەم دوڕیانەیە کامیان هەڵەبژێر یعنی بەرەو کوێ ئاراستە دەکات یعنی ڕاستیەکەی داواکارەکانی بەڕێز مقتەدا سەدر ئەوەندە پەیوەندی بە کوردەوە نییە یعنی ئەوە کێشەیەکی ناو ماڵی خۆیانە پێویستە ئێمە دووربین لەو ململانەی کە لە ناو ماڵی شیعەدا هەیە تەنانەت دەتوانین هاوکار بین بۆ ئەوەی چوارچەوەی هەمانجی و ڕۆکی سەدر لێک نزیک ببنەوە دوازار بگەن بەڕێکەوتە یان چونکە ئەوە ناکۆچێکی ناو ماڵی خۆیانە بەڵام ئێمە پڕشتی ئەو ئاگرا بۆ بەربەر کورتکەوێ پرسیارەکە ئەوەیە بۆ ئێمە ببینە تەڕەف لەوە سونەکانی عێراق لەوەیە ینی بیر لە شتێک دەکەنەوە لە داهاتوو کە خۆیان بگەڕنەوە بەر دەسەڵاتی عێراق و ئەوانە قاوارێکی دەستوریان نییە بۆ ئێمە ببینە بەشێک لە ململانی نێوان سونە و شیعە لە عێراق ئەوەش پرسیارێکی ترە بۆیە چارەسەر ئەوەی کە لە قازانجی کورددا دەشکێتەوە ئەوەیە کە ئێمە ینی لە بینی هەردوو لە هەوڵی چارەسەر بدەین و بەڕێز مقتەدا سەدرش مافی خۆیەتی کە ینی کە باز لە زۆری نیشتیمانی دەکە ینی ڕێز لێ گیراوە بەڵام ئەو بنەمانەی کە دەتوانرێت ئەمە جێبەجێ بکرێت لە ئەنجومەنی عێراق نایەتە دی
ینی دەستوری عێراقی لە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار لە مادەی هەفتای دەستور دوجاریش دادگای فیدرالی کە تەفسیری ئەو مادەیە دەکات دەڵێ نیسابی یاسایی 2/3 ئەندامانی پەرلەمانی عێراقا. ئەوە بەڕاستی ئەوە تحقیق نابی ئەوە ئامادە نابی 2/3 یعنی لە خراپترین حاڵات بەرەی بەرامبەر لە 116 ئەندام کەمتری نابیتن یعنی لە خراپترین حاڵات بۆیە ئەوان پێویستیان بە 110 ئەندامە ینی 6 ئەندامیشیان زیاترە بۆیە پێویستە ڕێزبوونەی تازەی نیشتیمانی سیاسی لە عێراق بێتە ئاراوە جیاواز لە ڕێزبوونی ئێستا بۆیە بتواندرێ خۆیان بگونجێنن لەگەر دەقە دەستوریەکان خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە هەڵبژاردننی سەرۆکەوەیە بیرمان نەچێ یعنی کە سەرۆک هەڵبژێردرا سەرۆک کۆمار هەڵبژێردرا ئیتر ئەوانتر هەموو دەڕۆن چونکە ینی قفلەکە لای سەرۆک کۆمارە 2/3 لە هەڵبژاردننی سەرۆک کۆمارە بەڵام دەستنیشانکردنی کاندیدی گەورەترین کوتلەی پەرلەمانی ئەوە هەر سەرۆک کۆمار بە مەرسومی جمهوری دەری دەکات دوجار دێت حکوومەتەکە دێتەوە ناو پەرلەمان بە 50 زایدیەک حکوومەتەکە تێدەپەڕی ینی ئەوان دەتوانن هەموو ئەو قۆناغانە ببڕن بۆیە بربەستەکە هەڵبژاردننی سەرۆک کۆمارە کە دەستور ڕێگرە لە بەردەم ئەوەی کە بەو شێوازەی ئێستا ئەوان دەیانوێ بستەر بۆیە ئەمن پێم وایە لە پاش چوارشەم ئەگەر دیسانەکە 1/3 ئامادە نەبوو بەشداری پەرلەمانی کوردستان کە پەرلەمانی عێراق کە ئەوانش نەیانتوانین 2/3 ئامادە بکەن بۆیە ئەمن پێم وایە تووشی شۆک دەبن چونکە ئەوان ئێستا من لەوێ دەبیستم بەداخەوە پارە بەکاردێ تهدید بەکاردێ بەشێک لە پەرلەمانتارەکان تهدید کراون نامەیان بۆ نێردرا تەلەفۆنیان بۆ کراوە یعنی ئەوە لە بەرامبەری تر لە هەمان کاتیش هاوپەیمانی سیانی کە پارتی و سیادە و سەدرەکانن زۆر پتەو نییە ناکۆچی زۆریان کەوتۆتە ناو بەشێک لە سونەکان بیر لەوە دەکەنەوە کە پاشەکشە بکەن لە ئەوە بەڵام ئەوەی کە پاشەکشە ناکە و زۆر تونترە لە ڕوتی سەدر ئەوەی من هەستی پێ دەکەم پارتی دموکراتی کوردستانە ئەویش بۆ ئەوەیە پۆستی سەرۆک کۆماری دەستکەوێ بۆیە ناکرێ لە کاتێک ئەتوو لە ناو ماڵی هەرێمی کوردستان ئێمە بەرەو هەڵبژاردن دەڕۆین ئەو بێ ینی بەڕاستی کار لەسەر ئەوە بکە بۆ ئەوەی کە یەکی جسمانی کوردستان نیگەرام کە لایەنە سیاسەکانی تر نیگەرام کە لە هەمان کات هەڵوێستی کۆمەڵی دادگری و هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی بەرچاوە جێ دەستخۆشیە بەڵام نیگەرانی لە هەڵوێستی نەوەی نوێ چونکە نەوەی نوێش بە هەمان شێوەی پارتی چوو ئەو ڕێزبوونە کە ئەوەش کاریگەری دەبی لەسەر ئایندەی نەوەی نوێ لە هەرێمی کوردستان کە لەسەر ئەو بنەمایانەی کە باسی دەکرد لە ڕابردوو لەسەر شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان ئەو گلەی و گازەندە و ڕخنانەی کە هەیبوو ئێستا پێچەوانەی کردەوە چۆ ئەو ڕێزبوونە مافی خۆیەتی پرۆسی سیاسی ئیتر حزبەکان ئازادن بەڵام ئەوەندەی کە لە بلایمنەوە گرنگە کە ناکۆکن لەگەڵ ینی خطابی ڕابردووی ئەوەی پێویستە ئێمە لە ئایندە بگەڕێنەوە ئەوەکەی ینی ئاساسەکەی خۆمان کە ئەمە ناو ماڵی کورد پەرتەوازە نەبی باشە کاک محمود با من تو پرسیار لە بەڕێستان بکەم سەبارەت بە خودی عێراق خۆی یعنی ئێمە هەمومان باز لە پێکاتنی لایەنەکانەکەین ڕێکەوتنی لایەنەکانەکەین ئەم چی ئەڵێ ئەو چی ئەوێت هەموو باز لە لایەنەکانەکەن لایەنە سیاسەکان بەڵام شتێک هەیە کە لە عێراقا ئەویش هاوڵاتیانی عێراقیە چونکە خۆتە زانی دۆخی عێراق هەم لە دۆخە ئەمنیەکەی هەم لە دۆخە ئابوووریەکەی یعنی جێگیر نییە دۆخێکی بە دۆخێکی باشە تێناپەڕێ ینیەوە بەهای دیناری عێراقیە بینین بەو شێوەیە دوجار یعنی بەردەوامی ئەم ململانیانە ینی پشتگوێ خستنی هاوڵاتیانی عێراقیش نییە لەوەی کە ئەوان خواستیان هەیە کۆمەڵی خواستیان هەیە بە دەر لە خواستە سیاسەکانی لایەنە سیاسەکان کە پێویستە جێبەجێ بکرێ ئەم دواکەوتن و تەخیربوونە لە پێکێنانی حکوومەت ئەو خواستانەی ئەوانیش ینی دواناخە بەتاکیید کاریگەری لەسەر داواکاری و خواست و نیگەرانیەکانی هاوڵاتیانی عێراقی دەکات بە هەرێمی کوردستانیشەوە یعنی ئەوانە پرۆسی سیاسی عێراق کە نەسەقامگیر بی بەتاکیید ناسەقامگیری ئابووریش دروست دەبی و ناسەقامگیری ئەمنیش دروست دەبی دوجار کاریگەری لەسەر ئاشتی کۆمەڵاتیش دروست دەکات و هەژاری بەرپا دەبی ئەوانە هەموو تەحەدیاتن لە بەردەم پرۆسی سیاسی عێراق بەڵام ئێمە تەنانەت ئەوە ناوخۆی عێراق نییە کە باسم کرد لە سەرەتاوە ینی ئەوە کاریگەری دەرەچیشی زۆر هەیە ینی ئەو فاکتەرە دەرەچیانە بەڕاستی من دەیان منبەری ئیعلامی باسم لەوە کردووە کە ئەوان بیر لەوە دەکەنەوە کە عێراق بەردەوام لە ئیستینزاف دابی ینی ناسەقامگیر بی لەبەرەوەی سوودیان لەوەیە پێیان وایە ئاسایشی نەتەوەی خۆیان لە ناسەقامگیری عێراقەوە هەیە یعنی بەداخەوە ینی عێراق لە دۆخەکی زۆر نالەبارە هاوڵاتیانی عێراق پێم وایە بازەکە دەدەن و دایتیان ئەوەی کە گرنگە ئێمە یعنی دائما دەڵێم ئێمە ئەگەر بتوانین بەشێک بین لە خێر لە عێراق بەشێک بین لە چارەسەر لە نێوان هێزە عێراقیەکان بەڵام ناکرێت دەبێت ڕێگر بین لە بەردەم ئەوەی
هیچ لەو کاریگەرانە بگوازرێتەوە ناو خاچی هەرێمی کوردستان و ناو پرۆسی سیاسی هەرێمی کوردستان یعنی ئەمە بەلامەوە ئەوە لەوە نیگەرانم کە ناکرێت ناکۆچەکانی عێراق بگوازینەوە لە بەغداوە بۆ هەولێر. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز محمود خۆشنا و شارەزا لە کاروباری عێراق کە ڕاستەوخۆ لە بەغدا و لەگەڵماندا بووی سپاس دەکەین سپاس بۆ ئەوەی کە وەڵامی و پرسیارانش و پرسیارەکانیشت داینەوە.